کاک حکومت بامرنی بەرپرسی لقی حوتی پارتی دموکراتی کوردستان لە ئەمریکا زۆر سپاس دەکەین. کاک حکومت زانیەوە دوو ڕۆژە پرۆسەی دەنگدان ینی دەنگدان لە دەڤەری واشنتن دەستی پێکردووە بۆ پەرلەمانی عێراق، بەڵام تا ئێستا ینی بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەم شتە نەکراوە. ئێوە ڕێیتان چییە بۆ ڕێگانەدراوەنی بۆ ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی عێراقیش هەڵبژاردن بکرێتن ها بۆ پەرلەمانی عێراق بکرێتن؟ حقات ئەوە بڕیاری ئەنجومەنی بەڵای هەڵبژاردنە. ئێمە پێمە بۆش و ئێمەش بەشدار بین، بەڵام کە ڕێگوان پێ نەداوین ئەوە بڕیارێک ئەوان دەگەڕێتەوە. ئەوانیش مبەرری خۆیان هەیەە کە عەلاسی ئێمە لە کوردستان ناژین، لە شارەکان ناژین، بۆ ئێمە مافمانیە دەنگ بەوە نەبدەین. بەڵام ئێمە وەکو کوردی دەرەوەی وڵات خاستە لە ئەمریکا مەجموعی کوردێکی زۆر لێر هەیە بە نسبەت خەڵکی وەرە و احتیمالە بە نسبەت خەڵکی زۆر نەبێت، بەڵام پێمە باشتر بوو کە خەڵکی زیاتر بەشدار بێدەما. حقا من وەکو بەرپرسی لەقی حەوت ینی جگای نیگەرانی مە و جگای داخلیشمە کە وەکو پێویست نابینم خەڵکێکی بەرچاو بەشداری بکە لەم دەنگدانە. من پێم خۆش بوو زیاتر خەڵک بەشداری بکە، چون شتێکی گرنگە، چ بۆ شارەوانی بێت چ بۆ پەرلەمانیا بێت، هەردووکی گرنگن. احتیمال هەیە بەغدا زێر گرنگتریش بێ بۆ شار بۆ ئێمە دەرەوەی وڵات. بەڵام کاک حکومت خۆ دەزانی خەڵکێکی زۆر گلەیی دەکاتن ئەو بەڵگانەی کە داوایان کردووە زۆرە، ینی ئەوەی لای کوردیش ئەوە دەست ناکەوێتن، وەکو عێراقیەکانی با بڵێن لایانی ناوەڕاست و باشووری عێراق زۆربیان ئەو بەڵگانیان هەیە، پاسەپۆرتی عێراقیان هەیە، بەڵام کوردەکان ئەویان نییە. کاک ئێمە دەزانین ئەوە باسمان کرد لەگەڵ سەفیر لەگەڵ لژنەی باڵای ئێمە دەزانین خەڵکێک ئەوەرە بووە، خەڵکێک کە ڕای کردووە دژی سەدام حوسێن و چووەتە شاخ و چووتە دەربەدەری کەمپەکانی تورکیا و ئیران بووە، شتەکانی بەدەستهێنی. ئێستا ئەو کەسێک کە خۆی شەهیر کرد دەربەدەر بوو بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە بێتە دیموکراتیەتە ئەو مافینیە دەنگ بدات، بەڵام کەسێک کە بەعسی بووە کە خوێنمەش بووە لە بەغاژیەوە سلاحی بەدەستەوە بووە، ئەنفاری کردووە، حرابچەی وێران کردووە، چوو لە عێراق بە وەڕەکانی هەمووی کامل هەمووی بەدەستی ئەوتوانێت دەنگ بدات. ئێمە جگای داخە طبعاً، بەڵام لەسەر ئەو ئێمە کورت بناب هەموو وەختی گەلێ لە خەڵک بکەین. ئەبێ ئێمە دەوری خۆمان ببینین، زیاتر هەوڵ بدەین. مەجارمان هەبوو ئەگەر حەزمان کردووە دەمان توانی یامەتی خۆمان بدەین. ئێمە کورت ئەبێ لەوە دەبچین تەنها گلەی لە خەڵک بکەین، ئێمەش زیاتر هەوڵ بدەین خەڵکی ئێمە دەیتوانین ئەمە 3 ساڵ ئەمە 4 ساڵ ئەمە سێ جار دەنگدان دەکرێت، هەموو جار ئەو مشکلە دەدەین و دەڵێنەوە بۆ وەرەقەمونە ئەم جارانە بۆ جاری تەواو ئێستا مەجال هەیە لە کوردستان زەحمەتە، بەڵام دەتکرا پێ بکرێت. حقیقەت ئێمە بێ واقعی بین، ئەمە وەکو کورد ئەبێ دان بە هەڵەکانی خۆمان بینین، ئێمە دەوری خۆمان ببینین، شتەکانە بەردەست بێت، حاضرین بۆ هەڵدان هەموو جار نەکەین خەت عینەن هەڵ جارێک دوو جار جاری یەکەم وە بوو، جاری دووەم جاری سێم من بەڕای من شتێکی باش نییە. ئێمە بۆ کورد تەنها بە دوای حجەت بگەڕین بۆ چارەسەرکردنی خەڵک خەباتی کردو، خەڵک خوێنی ڕشتووە، خەڵک دەربەدەر بووە بۆ ڕۆژێکی ئێستا کە دیموکرات بوو. ئێمە وەکو پارتی لە دروستبوونیەوە مافەکانی شو دروستمەکەی ڕئیسەکەمە دیموکراسیە بوو، دیموکراسیە جێبەجێ بوو دەنگ نەدەین. کاک حکومت شتێکە لەم پرۆسەی دەنگدانە لە واشنتن یا لە ئەمریکا ڕوویداوە وەبزانم خۆش ئاگاداری هەندێک گلەی کراوە لە کۆمیسیۆن تەبیعی ئەم پرسیارە ڕاستی کۆمیسیۆنیش کرد، بەڵام ئێوە وەکو حزبی دیموکراتی کوردستان گلەیەکە لەوەیە کە زۆر لە ئەندامانی ئێوە لە دەستەی چاودێری و لە دەستەی بەڕێوەبردننی دەنگدانەکان ئێوە چیە لەم بەرام حقات پرۆسی دموکراسی ئەوەیە ئیثباتکردنی جەماوەری هەر حزبێک دەکات. ئێمە لە لای داوای دموکراسیەکەین، لە لای دیژ دموکراسی. دموکراسیە چییە کە ئەو خەڵکە تەمسیل ئەو جالیە بکات کە کوردی لێتی. ئێمە بە برادرەمە گوت یەکەم ڕۆژ نەوەکو ئەمر وەکو پێشنیارێ گوتومان ئێمە حەزەکەین بە پێی نسبەتی ئێمە بەرجەبی لە موظفەکان نەکەمونە زیاد لە دیتروی لە شوێنێک کە کوردی لێ نییە حەز ناکەین بەشدار بین، بەڵام کە لێرە شوێن لە انتخاباتی پێش سەدی 70 دەنگمان هێنا بێ، سەدی 80 دەنگمان بێ، حەقی خۆمان سەدی 70 بکە. ئێستا لە سلێمان ئەکسەتی برادرانی گورانن، ئەوان تەمز موظفەکان هەموو لە گورانە بن، لە کەرکوو برادرانی یەکەتی دەبن، لە دوو پارتی دەبن. ئەمریکاش وە لە تەکساس زۆربەی موظفەکان جمهوری، لا كاليفورنيا ديمقراطيين اما بروسيك بلا لا ديمقراطي لا ديج ديمقراطي او موديل 50-50 نماوه يعني بالنسبه كيا يعني او ده بجادني داناني او خلقي بو تاودري كني لسبنا ما يدنگدان بو بس بدنگ دوبا من حلقات من جاريت برياري من ابو من دوام ديك دوا كما كنت دوا كاريك لا يكذا من ما فهمنيا بسيت انا بس اون برام دوا كاريك من ابو تمثيل خبكات شيكتريش حتى بو تاريخ بلم لازور شوين دوام ديك خلق انا ابو خلق موظف دابلين دوان ده برادران كواجليان كدراسيان النسوين خويا موظف يعني ابوه اتوانى وانش ببرسي دوان موظف يعني كسي انا اللي بك بتوانى دو ببينه كموظف او بي سكاني او مرجكاني كموظف نبناه ابوه باك انا قلي بلام لي واشنطن جوا هند خلقيه بتوانى لياتو خوان بلاي برزه لشهاده وشتيوا اوانا دانا نراو خلق كده كاكا بابين شد بقصه كردن بعملي بزا او برادركي دعوه كردو نداره با مناقشه سره بكين بلا بقصه كردن براي من واش جوي خويا شكو الى هموش تكون تليفون كردو بخلق ينغوتا كاس ايجر لبل شي كاري خويان بعد ذاك الشهاده هي
ایشکت ناتوانه مجاری دوری خوب بینه بلام که شهاده شنیه بکل که هو بیت بهم ایشک باش بی مشاهده یک من دکترم هی بلام شنیه مهندس بم من مهندسم شنیه دکترم شنیه ما مفتاض اب گلی رجع خوینه برای من چون خوشی ناتوانن بین با مناقشه بکنن اگر دا بنشون با زور من رز بهم ولا هيا رزم بو چونیان هيا بلا به واقعی بن تنها ایش ما گلینه بلی یکتر اسکاندین یکتر با واقعی بلی ما کودین در بدری لیره حتی که هم باش دار بین حقا من حزم کن مناقشه ما سبب چون بتوانی خلق کی ام زیاد دنگ بدات خلق ام بتوانی ما فيها بدگدانی هبید ورق اشتکانی که کافی ما پی حسابی بکره با چهار سر کرا من حزم کرد لدای ولات كلاتي بكين حزباتينا كين ضربه واقعيشه من بارتي تمثيلي بارتي قران تمثيلي قران هيجيتي تمثيلي قران كات هم جرمه شاري ترمانيا بي رقا بيكتب بدين راضين بالديمقراطيات تشكيل حكومات بيت دانان موظف بيت ببي ديمقراطيه با تشكو با كشتون اخوانك باش كان يكتروا بتعنا ليكتر بري من جباي ونما براو بيش وبرون براو ديمقراطي ان شاء الله باش روجي كي بختبرتو بهم جدي كردستان هم احزاب كانوا حكمت بامرني برپرسیلی حوتی پارتی دموکراتیک کردستان لامریکا زور سپاس دکین داس سپاس انا كمان ممنون سپاس ساكوتو